ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان لە سەعاتەکانی کۆتایی نزیک دەبێتەوە. پرۆسەی سەرژمێری کە پرۆسەیەشی گرنگی تەواو تەکنیکیە لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لە سەرەکان بە شێوازێکی باش و سەرکەوتوو بەڕێوە چوە تاوە کۆمساتە. نزیگە بینەوە لە کۆتاییاتنی پرۆسەکە، پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان کە بۆ هەموو ڕەهەندەکان لە داهاتوودا گرنگە لە عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ژمارە و لە ڕووی داتاوەکە ئەو کات حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن بەپێی ئەو داتا و ئامارانەی کە لە ئەنجامی پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوان دەستیانەکەوێت پلان و بەرنامە و بەڕێوەبردننی وڵات لە ئاستی باش بۆ باشتر بەڕێوە بن، پلانی چەند ساڵە دابڕێژن لە ڕووی تەندروستی، لە ڕووی ئابووری، لە ڕووی گەشەی کۆمەڵایەتی، لە ڕووی گەشە سەندنی سەرجەم بوارەکان لە هەرێمی کوردستان و عێراقدا. ئەم پرۆسەیە بۆچی دەڵێن گرنگە؟ لەبەرەوەی دوای 37 ساڵە لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجامەدرێت، چونکە تاوەکو ئێستا پرۆسەی سەرژمێری بەم شێوەی کە هەبوو لە عێراق لە ساڵەکانی ڕابردوو کە ئەنجام دراوە لە ئاستی پێویست و لە ئاستی خواستی سەردەمەکەدا نەبووە. بەڵام لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی پرۆسەی سەرژمێری بۆمان دەرەکەوێت کە ئەم پرۆسەیە چەندە گرنگە لە ڕووی تەکنیکی، لە ڕووی ژیاری، لە ڕووی گەشە سەندنی کۆمەڵایەتی و گەشە سەندنی سەرجەم ئاستەکان لە عێراق و هەرێمی کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرە بە میوانداری بەڕێز عەلی محەممەد ئەمین لێپرساوی سەنتەری هەڵبژاردننی یەکێتی لە کەرکووک کە بە سوپاسەوە لە شاری کەرکووک لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانەیە. کاک عەلی سڵاوت لێبێ. پرۆسەی سەرژمێری کە ئێمە سەم بەرنامەیە سازەکەین تەقریبەن بەرەو کۆتاییە چێت، یعنی ئەوەی کە چاودێران ئاماژەی بۆکەن پرۆسەیەشی سەرکەوتووە لە هەموو ڕووەکانەوە. خوێندنەوەتان واڵسەنگاندنتان بۆ پرۆسەی سەرژمێری عێراق و هەرێمی کوردستان و ناوچە کێشە لە سەرەکان چییە؟ زۆر سپاس کاک هەوڕێژیان. هەڵبەتە وەکو خۆت فەرمووت پرۆسەی سەرژمێری لە سەعاتەکانی کۆتاییە. ئیمشەو قۆناغی یەکەمی سەرژمێری تەواو ئەبێ قۆناغی دوایتر دەست پێکات لەمە بەدواوە تاکو دەی 12. هەڵبەتە لە ڕووی فەنیەوە ئەوەی کە ئەنجام دراوە لەم ناوچانە ڕادێک بە سەرکەوتووی ئەنجام دراوە. بەڵێ قۆناغی دوای ئەمەش ماوە، چکە قۆناغی پرسیارەکان لە دوای ئەمە دەست پێکا و 7 پرسیاری کە هەیە بۆ قۆناغی دوای ئەم قۆناغەیە تاکو ئێستاوی ئەنجام داوە لە ڕووی شکڵیەوە، لە ڕووی فەنیەوە بەباشی ئەنجام دراوە. بە تایبەتی ئەوە قسەکەی من زیاتر لە ناوچە جێناوەکانەوە بە دیاریکراوی شاری کەرکووکە. ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم ئێمە بوونی پارێزگارێکی کورد لە شارەکەیە ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبوو لە سەرکەوتنی ئەم پرۆسیسە، چکە ئامادەکاریی باش کرابوو لەم ڕۆوە و پێشتریش ئێمە بۆ خۆمان وەکو سەنتەری هەڵبژاردننی کەرکووک وەکو سەرکردایەتی یەکێتی لە کەرکووک ئامادەکاریەکمان کردەوە هەچەنە بۆ خۆمان گومانمان هەبوو، خواستی ئەوەمان هەبوو کە لە دوا ساتەکانیش بێت ئەم پرۆسەی سەرژمێری دوا بخەین و ئەم پەیامی خۆشمان و ئەم نیەتی خۆشمان لەگەڵ نوێنەرەکەی خۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کاک دکتۆرە دارا کە وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستانە بکەونە گفتوگۆی بە مەبەستی ئەوەی لەگەڵ حکوومەتی عێراقا هەوڵدێ ئەم پرسە و ئەم پرۆسە لەم هەلومەرجەی ئێستا ئەنجام نەدرێت لەبەرەوەی گومانمان هەبوو لە کۆمەڵەشت و حەقی خۆشمان بۆ ئەم گومانە دروست بێت لەبەرەوەی کاتەکەمان بە گونجاو نەزانی لەبەر ئەوەی سەرکردایەتی سیاسی کولانە سیاسیەکان دۆخی ناوچی جێناکۆک وەکو ئەو کاتە نەبوو کە خۆمان دەسەڵاتدار بووین، وەزعیشی باشترمان نەبوو، ئەو کاتە وەزعیشی باشترمان هەبوو. ئێستا ئەو وەزا وەکو پێویست نییە. هەرچەندە لە کەرکووک لە دوای دانانی جەنابی پارێزگارەوە کاک ڕێبوار تەهاو وەزعەکان گۆڕانکاری تا ڕادێک بەسەر هاتوو لە بەرژەوەندی خۆمان کارەکان بەڕێوە ئەچێت، بەڵام هێشتا کافی نییە بە پێویستمان زانی ئەم پرسە دوا بخرێت، بەڵام پێ ئەچوو ئیرادەیەکی بەهێزتر هەبێت لە عێراقا بۆ ئەنجامدانی ئەم پرۆسیسە. ئەوە بوو
ئەو خاڵانی کە هەبوو لەگەڵ وەزیری پلاندانان و وەفدی حکومەتی هەرێما لەگەڵ حکومەتی عێراق بە ڕێعایەتی سەر و کۆمار هەردوو حکومەت پێکەوە دانیشتن اتفاقیشی حەوخاڵیان ئەنجامدا بەپێی ئەو حەوخاڵیە کۆمەڵێک مەترسی هەبوو ڕەوینەیەکی تیا بوو تا ڕادەیەک یەکێ لەوانە کە 57 کرێتە بنەما بۆ جیاکردنەوەی خەڵکە ڕەسەنەکەی شاری کەرکووک و ئانی کرد لە دەروی شاری کەرکووک هاتوونەتە نیشتە جێبوونە لە شاری کەرکووک ئەمە تا ڕادەیەک مەترسیەکانی زیاتر ینی ڕەوانەوە هەچەنە ئێمە ئێستاشی لەگەڵا بێ بە گومانین چونکە ئێمە نازانی خۆ دەزانی سێرڤەری داتای ئەم سەرژمێریە لە بەغایە لە وزارەتی پلالدانانە بەڵام ئێمە وەکو کورد ئایا چەند حوزورمان هەیە لەوێ ئایا بەشێکی ئەو سێرڤەرە یان ئەو سێرڤەرە نوسخەیەکی یان داتا سێرڤەرەکە لە کەرێمی کوردستان لای خۆمان هەیە یان نییە بۆ کالی ڕێکەوتنەکە ئەوەیە ڕاستەوخۆ ینی ئەو داتایانە وەکو جەناب دەڵێ بدرێتە هەرێمی کوردستانیش تەبەن کە ئەدرێتە هەرێمی کوردستان وەکو جەناب دەڵێ چاودێریش هەیە لە بەغدا لەسەر سێرڤەرە گشتێکە و لەو تیمەی کە سەرپەرشتی و بابەتاکە بەڵێ جابە بۆ خۆم گومانم لەوە هەیە ینی حەق خۆشە گومانمان هەبێت چونکە من هەر پرۆسیسێک کە لە عێراق ئەنجام بدرێت لە کاتی گونجاو نەبوویان یان خۆ دەزانی ئەم سەرژمێرەیە باگراوندێکی سیاسی و ناسنامەیی بەدواوە دێت ینی هەیەی لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی ئەم دوڕۆ بۆ ئێمە زۆر گرنگە لەم ناوچانە ئێمە بە گومانەوە لێ ئەڕوانین و حەقی خۆشمانە بە گومانەوە لێ ئەڕوانین بەڵام لەگەڵەوەشە کە عەرزم کردی کە ئێمە ئەڵێن ئەگەر خەڵکی خۆمان لە سێرڤەرەکە هەبێت ینی حوزورمان هەبێت لەوێ ئەم داتایە چۆن ئەم داتا سێرڤەرە چۆن دائەبەزێت و ئێمە ئەومان نایە کە داتاکەمانە دەنێ ئێمە ئەمانێت چۆن داخل ئەبێت چەند دقیقە ئەو داخل بوونا ئایا دەستکاری ئەکرێ یان ناکرێت ئایا ئێمە چاودێری ئێمە هەیە چاودێری کوردوە پێویست لەوێ هەیە ئەمە خاڵێکی کە ئەوەیە کە بەڕاستی بە گومانێکمان لا هەیە ئایا پرسی 57 بە دوو تێڕوانین هەڵەگرێت یانی دوو خوێندەوەی بۆ ئەکرێت کاکاوڕێ خوێندەوەی یەکەم خوێندەوەی کە ئێمە خۆمان خوێندەوەیەکمان بۆی هەیە کاتی خۆی ئەم مەسەلەیە لە ساڵ پاریشە لە کاتی داڕشتنەوەی یان هەموارکردنی یاسای هەڵبژانەکانی ئەنجومەنی پارێزەکانی عێراق و نوێنەرێنی عێراقا کە وروژێندرا کە تایبەت و بە فەقەرەی مادەی 12 تایبەت بە کەرکووک ئەمما بابەتە دیسان هاتەکایەوە ئێمە بۆ خۆمان خوێندەوەمان وابوو کە ئەوەی 57 کەرکووک نەبوو مافی ئەوەی نییە دەنگ بدا لە کەرکووکە بەڵام خوێنەوەکەی ئێمە ئەوە بوو ئەوانەی کە 57یان کەرکووکە کە ئیدارەی ئەو کاتەی 57 کەرکووک خوێندنەوەی لایەنەکانە سیاسەکانی کە لە عێراق و لایەنی عەرەبی و بەشە لە لایەن تورکمانی خوێندەکان وابوو کە گوایە بە ئیداری ئێستای حاڵی ئێستاوە ینی بەسەر 57 بە ئیداری ئێستاوە خۆ دەزانی ئیداری ئێستای کەرکووک قەزای دووبزە قەزای داقوقا مرکزی قەزایە قەزای حەویجێ مرکزی قەزاشە بەڵام قەزای ئەو کاتی حدودی داری ئەو کاتی 57 بۆ خۆتە زانیت کفری بوو کەلار بوو کوڵەجۆ بوو چەمچەماڵ بوو سەنگاو بوو ئاغزەلەر بوو دووبز بوو هەموو ئەو ناوچانە لە چوارچێوەی حتا تو خورماتوو بوو لە چوارچێوەی سنووری پارێزگا یان لیوای کە ئەو کاتی کەرکووک و 57 کەتیا ئەنجام درراوە ئەمە بۆ خۆی دوو خوێندەواڵەگەیە من نازانم حکوومەتی هەرێمی کوردستان چەند بەکانیان ئەم داتایە بەکانیان کەسێک بەسەلەن بۆ نمونە نیشتەجێی ئێستاە چەمچەماڵە فۆرمی خۆراکەی چەمچەماڵە بەڵام 57 کەرکووکە فۆرمی زانیارەکەی چەمچەماڵە ئێستا گەڕاوە تۆ شاری کەرکووک لێرە خۆی تۆمار ئەکات ئەمە بە 57 بۆ حسابەکرێ سەر 57 جارانە ئیداری جارە حسابەکرێ یان ئەوە تەنێ بە ئیداری ئێستا ئەگەر بە ئیداری ئێستا حسابکرێت ئەو کاتە لەبەرەوەی کارتی نیشتیمانیەکەی و فۆرمی خۆراکەی ئێستا سلێمانیە چەمچەماڵە کەواتە ئەمە ئیشکالێکە تا ئێستا لامان ڕوون نییە من باشەکەواتەکە عەلی ئەمە گومانم هەیە کەواتە ئەمە گرفتێکی گەورە دروستەکە بۆ نمونە کە دەوترێت ینی دوای تەواوبوونی سەرژمێری ڕاستەوخۆ ینی ئەنجامەکانی بەتایبەت کەرکووک و ناوچەکانی مادی 140 ینی بەراورد دەکرێت بە ینی سەرژمێری ساڵی 1950 ئەم بەراوردە کەواتە ئەم وردەکاری و ئەم کێشە و ئالەنگارانی کە جەنابەت ئاماژەی پێی دێتە پێشەوە ئەی ڕێگە چارەکان چییە؟ بەدیلەکان چییە لە بەرامبەرە؟ حکوومەت هەرێمی کوردستان بیرکردنەوەی فراوان بۆ لەم بابەتەیە یاخود نەخیر عێراق لەمایە تا ڕادەیەک بیرکردنەوەی زیاتر بوو و پێش هەرێمی کوردستان کەوتووە و هێناوێتێ ناو بابەتەکە و قەنەعەتی پێکردووە کە سەرژمێری بکرێت لەو ناوچانە.
کاکاوڕە دوو خاڵ زۆر گرنگە بەڕای من دوو خاڵ زۆر گرنگ یەکەم داتا سێرڤەرەکەی بەغا زۆر گرنگە کورد ینی مشارەکەیکی فعلی حقیقی لەنا ئەو داتا سێرڤەرە هەبێت بزانێت ینی ئاگادار بێت نەک نەتیجە وەرگێ بەڵکو دەبێت ئاگادار بێت چۆنە ئەم پرۆسە ئاگاداری داتاکان بێت ئەمە یەک دوو خێنەوەی ئەو خێنەوەی کە من باسم کرد بۆ 57 بەو خێنەوەی ئێمە بێت ئەو داتایی کە تەقاتۆ ئەکرێت ئەو داتایی کە من ناوچە جێناوکان کە ئەو داتایی کە داخلە بێت و تەقاتۆ ئێپیەکەن لەگەڵ 57 بەو خێندەوەی ئیداری ڕابردوو بێت ینی 50 ڕابردوو بێت نەک 50 ئیداری ئێستای کەرکووک چکە بە ئیداری ئێستای کەرکووک بێت ئێمە زەرریتیاکەن بەڕاستی بەس کاک عەلیجان خوا ببوورە پێتە بڕم هەر لە ڕووی منطقی و ینی منطقیە ئێستا بۆ نمونە کەسێکی خەڵکی چەمچەماڵ یا خوورماتوو یا سەنگاو کە ئەگەر بێتە کەرکووکیش یاخۆ گونجاوە بێتە کەرکووک لەوێ لەسەر ژمێرەکە خۆی تۆمارکە هاتوون ئاخۆ یان نا ئەمە حەزەکەم وەڵامی ئەم پرسیارە بیتەوە چکە زۆر گرنگە ئەم بابەتە بەڵێ لە ڕاستیە کاکاوڕێ ئێمە بۆ خۆمان بەدەل لەو مۆزوعە ئێمە بۆ خۆمان کە پێشتر باسم کرد ئێمە وەکو لەگەڵ یا وەکو هین دەبین بەڵام لەگەڵ ئەوە شەکە زانیمان ئیرادەکە بەقوتە بۆ ئەنجامدانی پرۆسا ئێمە وەک سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک بەنامەیەکی تێروتەسەلمان داڕشت بۆی بەرخورد لەگەڵ ئەم بابەتە بکەیت چونکە ئەم کە ئێمە پێمان تاجیل نەکریان پێمان دوانەخرێت کەواتە دەبێت بەرخوردێکی باشی لەگەڵا بکەین ماڵێکی وردی لەگەڵاکەین بۆەوەی بە کەمتری زرە لەم پرۆسەیە دەرچین هەستین هەموو کادرەکانمان تابەش کرد بەسەر هەموو ئەو زۆرانی ئەو نووسنگانەی کە نووسنگەی ئاوەرەکانە لە سلێمانیە لە چەمچەماڵە لە گەرمیانە لە هەولێرە لە ڕانیەیە لە ناوچەکانی تری کوردستان لە هەرێمی کوردستان نیشتەجێن هاتین بۆی ئاگاداری ئەو خەڵکانە بکەین و ئاوارەکان بکەین بۆی بگەڕێنەوە زێری خۆیان بۆ ئامارکردی ئەم سەرژمێریە لەگەڵ ئەوەشە ئێمە وەک سنتەرەکەش داتای ڕقەمی تەلەفۆنی هەموو ئەو خەڵکانەمان ئەم خێزانەمان زۆری لابوو بە تایبەتی ئێمە 47,000 تەلەفۆن لە ڕێگای ئەو سنتەرەوە بۆ هەموو ئەو خەڵکانە کراوە بۆ ئەوەی ئامادە بن بگەڕێنەوە ئەمە بەجددی کارمان لەسەری کردو بە وردیش کارمان لەسەری کردبوو ئەمە خاڵی ئەو بەرنامەی بکە بەکەیشتی نیشتیمانی کوردستان لەم ناوچەرە کای لەسەر کردبوو خاڵێکی تریشی ڕاگەیاندنەکانیش بەڕاستی نابێ دەوری فەرامۆشی ڕۆڵی ڕاگەیاندنەکان کرد ڕاگەیاندنەکانیش زۆر بە مەسئولانەوە ینی بە پرسیارانەوە مامەڵیان لەگەڵ ئەم پرسە کرد و هانێکی خەڵکی زۆریاندا بۆ گەڕانەوەیان بۆی بتان لە کەرکووک ئەنجامی بن ئەمە ئەم بەرخوردەکردە لەگەڵ ئەم بابەتە وای لێ کرد خەڵکێکی زۆر ئێستا گەڕابێتەوە کە ئەمە مای دڵخۆشیمانە و سوپاسی ئەو خەڵکاکەین کە گەڕانێتەوە بەڵام ئێمە خەڵکێکمان هەیە گەڕاوەتەوە 50 کەرکووک کە کاکاوڕێ مەسەلەن بۆ نمونە لە چەمچەماڵ دانیشە لە سەنگاوە لە ئەگەرمیان دانیشێت مەسەلەن 50 کەرکووکە بەڵام فۆرمی خۆراکی بیتاقی بەڵام کارتی نیشتیمانی مەسەلەن کەلارە مەسەلەن چەمچەماڵە بەس 50 کەرکووکە خۆیان ئەمە بە کەرکووک حسابەکریانی لەمە ئەگەر هاتوو بە خوێندنەوەکەی کاتی سەردەمی هەڵبژاردننی ئەو هەبارکردنەوەی یاسای هەڵبژاردەکان بێت و ئەو تێڕوانەی کە لانە سیاسەکان جۆمان لێبوو لە بەغاوێ بەو تێڕوان نەبێت ئێمە زەریتیاکەین تەنها بەو تێڕوانە قازازەکەین کە ئەوەی 50 کەرکووکە لە کەفری بێت لە کەلار بێت ئەگەر هاتوو لە ئاغجەلەر بوو لە چەمچەماڵ بوو لە سەنگاو بوو لە جێگاکان لە خوورماتوو بوو لە هەر جێگایشی ئەوەی کە لە چوارچێوەی ئیداری پێشووی 50 کەرکووک بێت ئەگەر هاتوو تەنها بە سەرژمێرەکەی ها لە کەرکووک کرد و کاتی زانیاری و کاتی نیشتە جێبوونەکەی ئەو جێگانەش بێت بە کەرکووک حساب بکرێت ئەو کاتە ئێمە قازازەکەین زەرە ناکەین جا گرنگە حکوومەت هێرێم دەبێت بەم میکانیزمە لە تێڕوانی بووە بەم میکانیزمە لە مادەی لە ئەحسای 50 بڕوانێت ئەم مەسەلەی ێزگار گرنگە دەبێت زۆر بەوردی حکوومەتی هەرێم بە وردی بەرخورد لەگەڵ ئەم بابەتی 50 تاکە چونکە ئەم بابەتی 50 دوو خوێندنەوەیە ینی وەکو عیناڵی عەرەبەکانی حەمال ئەوجۆ ینی خوێندنەوەی جیاواز دەخۆیەگرێت ئەگەر بێت و بەم خوێندنەوەی کە من باسم کرد کە ئەمە لە بەرژەوەندی ئێمە بەڵام بەخێنەوەکەی تێڕوانی لایەنە سیاسەکانی تری لە عێراقا هەیە بە تایبەتی عەرەبی و لایەنەکانی کە هەیە بەڕاستی زیاتر ئەوان مەیلی ئەویان هەیە یان خواستی ئەویان یان تێڕوانی ئەویان هەیە کە ئەوەی لە حدودی ئیداری ئێستای کەرکووکایە ئەو 50 حساب کرێ 50 ئەوەی بۆ حساب کرێ نەک ئەوەی لە حدودی ئیداری ئێستای کەرکووکان نییە ئەخ باشە کاک بۆی ئەمە مەسەلەیەکی ئەجگار ینی ئەم مەسەلەیە چکە وردەوە قسە زۆر هەڵەگرێەوە پرسیاریش زۆر دێتەکایەوە دەرباری بۆ نمونە ئێستا جەناب دەڵێ ئەوانەی کە لە حدودی ئیداری ئێستای کەرکووکن ئەمانە بە حساب ینی لە 50 تا هەژمار بکەین و لە 24 بەڵام ینی یەک قسە هەیە زیاد لە ئەمەی کە دەوترێت زانیاریەکان لەوە چە جەنابیشت باشتر بزانی
دەوترێت زیاتر لە 200,000 خێزانی عەرەب لە دوای ڕووداوەکانی ینی ڕیفراندۆم و تێکچوونی بارودۆخی کەرکووک هاتوونەتە ئەم ناوچانە. ئێخۆ ئەمەش لە چوارچێوەی ئیداری کەرکووکە ژمارەکرێن و لەم سەرژمێریە سەر لە کەرکوو حسابەکرێن. ئێخۆ کاتە ئەمانیش ینی دەبنە دانیشتووی کەرکووک. ئەی ئەمەیان چۆن هاوتاکرێ لەگەڵ 57 چۆن بەراورد دەکرێت چۆن ینی ئەم دەرکردن و هێنان و بردنە چۆن ئەبێ بەڕاستی چکە زۆر قورسە ماوکێشەیە. نا ئاساییە کاگا هاوڕێ یەکەم ئەم کە بەراوردەکەی کە تەقاتوعکاکرێ بەراوردەکاکرێ ئەو بەراوردە بۆ 57 بەسەنگریمان ئەوەی لە حسابی ئیداری ئێستاشی بۆ بکەیت ئێمە ئەو عەرەبانەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و یا لە دوای 2023 هاتوونە یان ئەوەتان لە دوای 1968 هاتوونە ئەمانە نابێ حسابی بۆ بکەی بۆ ئەمانە 57 ئەسڵەن کەرکووک نییە لە 57 ئیداری حالی ئێستاشا کەرکووک نەبوونە. ئێمە کێشەمان لەمەیان نییە بەڵام کێشەی ئێمە لە قەزاکانی کفری و کەلار و چەمچەماڵ و ناحیەکانی سەنگا و ئاغجەلەرە لەبەر ئەوەی ئێستا ئەوان لە ناو ئیدارەی حالی کەرکووک ناژێن ئێستا ئەمان لەو قەزانە ئەژێن بەڵام 57یان کەرکووکە بەڵام کارتی نیشتیمانی ئەمانە فۆرمی خۆراکی ئەمانە ئێستا سلێمانی و ناوچەکانی ترا یا هەولێرە. ئەمە بۆ خۆی ئێمە ئیشکالەکەمان ئەلەمەیە. ئێمە ئەگەر حسابی سلێمانی بۆ بکەین ئەوە بە ئیدارەی پێشووتر حسابی بکەین بە ئیداری کۆری 50 حسابی کەین زەرەر ناکەین. ئەمە قازاجی کووردە بەڵام بە ئیداری حالی ئێستا بیکەین بۆ کورد ئێمە قانزاجی تیا ناکەین زەریری تیاکەین. فلەبەرەوەیە بۆیە ئەم مەسەلەیە موریژان کاک هاوڕێ هیوادارم لە ڕێگەی ئەم بیربەرەی ئەم بەنامەی جەنابتەوە مناقەشەیەکی جدی و حکوومەتی هەرێم بە ئاگا بێت لە ئەم پرۆسیسە و دەبێت بەم خوێندنەوەیە مامەڵە لەگەڵ 57 تا بکات لە کاتی بەراوردکردی تەقاتوعی داتاکانە. وەڵا گرنگە و داتایانە بەڕاستیانی ئەبێ حساباتی وردی لەسەر بکرێەوە کەسانی شارەزایەک و جەنابتان و کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بوارەکەیە هەن ئەمانە بە حەقت بێنە پێشەوە و ینی لە پرۆسەکەیە ئامادەبوونیان هەبێ و ئەوان ینی چۆنڵی چاودێریشی ورد بن بەسەر بابەتەکەەوە بابینە سەر تاوانەمەی کە باسمان کرد تا ڕادەیەک ڕەهەندە سیاسیەکەیەوە لایەنە سیاسەکەی پرۆسی سەرژمێریە لە عێراق و هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە ناوچە کێشە لە سەرەکان کە بە مادی 140 ناسراوە. بابینە سەر لایەنە ئیجابی و سوودەکانی پرۆسی سەرژمێری کە بە حەقەت ێستا نزیگەبینەوە لە ساعاتەکانی کۆتایی بۆ شارێکی وەکو کەرکووک یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کاعالی ئەم پرۆسەیە لە ڕووی گۆڕانکاری و پێشکەوتنەکانی داهاتوو و خزمەتکردنی زیاتری ناوچەکان و حساب بۆکردنی لەلایەن حکوومەتی ناوەند لە ئاستی ئابووری لە ئاستی پێشکەوتنی ینی پرۆسەی پەروەردە و فێرکردن و تەندروستی چۆن دەبێت لە داهاتوودا بە حەقەت چکەیتر ئەو کاتە ڕاستی سەرژمێری دانیشتوان لەو ناوچانە دەرەکەوێت. بەڵێ لە ڕاستیە بۆ خۆی پرۆسی سەرژمێری کاکاڕۆ نابێ ئەومان لە بچێ پرۆسی سەرژمێری پرۆسیی ئەجگەر گرنگە بۆ پلاندانان و پەرەپێدانی مرۆیی لە وڵاتە. ئەمە هەردە ساڵجارێک هەموو وڵاتێک پێویستە ئەنجامیدا بۆ ئەوەی بتوانێت پلانی ئابووری خۆی پلانی هەموو سێکتەرەکانی کە پەیوەندی بە ژیانی خەڵکو و وڵاتەوە هەیە دەبێت دای ڕێژێتەوە لەسەر بنەمای ئەو داتانەی کە لە سەرژمێرە دەستێکەوێت. ئەمە نقطە سەری دێڕ. بەڵام هەموو ئەو سەرژمێرانی کە لە عێراقا ئەنجام دێن بەدەل لە 57 و پێش 57ش هەمووی بوعدێکی سیاسی و بوعدێکی کەی هەبووە بەڕاستی هەموو بوعدانە لە بەرژەوەندی دەسەڵاتدارە ئەنجام دراوە لە دوای 57ەوە بۆ خۆی لە 65 لە 65 لە 67 لە 77 لە 88 لە 97ش بەدا ئەوەی 97 هەرێمی کوردستان تیا وەدەرنێرا بەس لە ناوچەکانی تری عێراق ئەنجام درا لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرا بوو کاتە خۆ دەزانێت خۆ داگا لێبوو بەڕاستی وەکو پێویست نەبوو بۆ بە ئامانجی گۆڕینی دیموگرافیا بوو لە ناوچەکەیە بە ئامانجی کەمکردنەوەی کورد بوو لەم سنوورانەیە. بەڵام ئێستاش کە خاڵی ئیجابی ئەم سەرژمێرە ئەوەیە کە جارێکیکە بە شێوەی لە شێوەکان داتایەک دێتە بەردەست حکوومەت بەپێی ئەو داتایە هەم ئەتوانێت میزانێت دابڕێژێتەوە هەم ئەتوانێت چکە بۆ عدی هەڵبژاردنیشی هەیە کاکاوڕ ئەمینە گۆڕینی کورسیەکان وانە دەستوریش بێت هەموو
بەڵێ گۆڕی کورسیەکانە خۆ دەزانی لە بە پێی مادەیشی دەستوری بۆ هەر 100,000 کەس یەک کورسیە بێت و یەکێک نوێنەتی ئەو 100,000 کەساکات ئەگەر عێراق هات و لەم 42 ملیۆنی کە ئێستا کە باسێکن کە هەیە ئەگەر زیاکە بۆ قسەی هەرێ پێشبینی هەیە قسە هەیە گوایە ئەگاتە 45 ملیۆن ئەگەر بگاتە 45 ملیۆن ئەو کاتە لە 329 لەوانەیە عێراق بگاتە 450 کورسی هەڵبژاردن. فهند بتایبەتی ئەوەی کە پەیوەندی بە مجەڕەدی پەیوەندی بە پەرەپێدانە و هەیە تا ڕادێک ئێمە ئیشکالمان نابێت کێشەمان نییە بەڵام بۆ خۆت ئەزانی یعنی هەموو ئەو پرۆسانەی کە لەم هەلومەرجەیە لە عێراق خۆ دەزانی هەموو مەسەلەکان بوعدێکی سیاسی بوعدێکی ناسنامەیان هەیە لە ناوچانە بۆ ئێمە زیاتر بۆ منطقەی چاک فلەبەر ئێمە لەم ڕوانگەی سەرەکەی بە گومان و لێ ئەڕوانین ئێمە گومانمان لێ هەیە گومانێکی گەورەشمان لا دروستێ بێ هەتاکو پرۆسەکە بە تاوەتی ئەنجامە دێت و ئەنجامی پرۆسەکەش دەرەکەوێت کە چۆنە ئەو کاتە زیاتر مەسەلەن بۆمانێک لا بێتەوە ئایا ئامانجەکە چی بۆ چی نەبووە بەڕاستی لەم کاتەشە کە بەڕێز محەممەد شیع سوودەنی خۆی زۆر مەبەستی بۆ ئەم پرۆسێ ئەنجام دێەوە هەندێک لایانی شیعەکان بە تایبەتی مەبەستیان بۆ پرۆسەکە ئەنجام دێت یعنی ئیرادەکە بە ئەندازەیەک بەهێز و بۆ ئەنجامدانی پرۆسەیە بە ئێمە نەمانتوانێت کە ئەم پرۆسێت تاجیرکەینانی بە قیادی کوردیش پێم وابێ نەیەتوانی بەڵام وڵا خۆی کالی وەکو جەناب دەڵێنی کە پرۆسێکی ئاوها گرنگ بێ و ئاوە لە بەرژەوندی هەموو عێراقیەکان بێ بە ناوچە کوردستانەکانیشەوە بە مادەی 140 ینی گرنگ لەوەدا بوو کە کورد توانی کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک ینی بابەتی گرنگی خۆی تایبەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تەسبیت بکات لە بابەتەکە خوا بابێ سەر ڕەهەندە سیاسیەکە هەر لەو ڕۆ پرسیارێ بکەم لە بابەتی ڕابردوو ینی ئەمە خۆ ئەگەر بێت و ینی 57 بەراورد نەکرایە لەگەڵ سەرژمێری ئەم ساڵ کە ساڵی 2024 یە خاڵێکی زۆر گرنگە بوو هەمیشە لە پرۆسەکانی هەڵبژاردننی پەرلەمانی لە عێراق لە ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق ینی ئەمە بە دیاریکراوی ئەمانبینی لە کەرکووک ینی کورد لەوێ لە 150 کورسیەکانی ئەو پارێزگایی بەدەسێنە خۆی بۆ خۆی ئەمە بنەما و دەرخەری ئەو ڕاستەیە کە کورد تاوەکو ئەم ساتەش ئەگە سەرژمێری نەکرایە نیوەی زۆری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بوو ئیتر بۆچی ینی وەکو کورد بێمتمانە بین بەرامبەر بە بابەتەکە و تا ڕادەیەک بە چاوێکی گومانەوە سەیری بکەین کە عەلی بەڵێ بن ئێستاش بەو شێوەیە بە گومان و لێڕوانم قسەیەکی عەرەبی هەیە کاکە هاوڕێ من باسم کرد لە ڕووی مەبدەئیەوە بۆ ئەگەر بۆ پەرەپێدانی مرۆڤی هیچ کێشەیەکمان یەگە بۆ پەرەپێدانی مرۆڤی بێ سەرژمێری گرنگە لەم ڕوانگەیەوە بەڵام عەرەب قسەیەکی هەیە ئەڵێ الشەیطان تەکمن فی التەفاسیل شەیطان لە وردەکاریەکانایە بەڵێ ئێمە تۆ باسی ڕەهەندە سیاسیەکەکەی باسی ڕەهەندی هەڵبژاردنیش کرد لەگەڵیاکە ئەوەیە ئێمە هەموو جارێک هەڵبژاردن ئەنجام دەین ئێمە لە 150 ئێمە 150 شاری کەرکووک نین ئێستا کاکە هاوڕێ با ئەمە حەقیقەت لا بێت ئاخر هەڵبژاردن هی 2023ە کورد 143 دەنگکاری بردووە 143 بووینە بە پێی ئەو بەشداری کە کراوە کورد 143 بووە کە 143 بووە عەرەب لە 180 بووە تورکمان لە 180 بووە کاکەین ئەمانە بۆ خۆی خوێندنەوەیان نیە ئێمە لە 50 زائید یەکی کەرکووک نین ئێمە لەم ڕوانگەیەوە مەترسیمان هەیە لە وردەکاریەکانی داتاکان مەترسیمان هەیە لە کاتێکا بۆ خۆ دەزانێ ئەم ناوچانە هێشتا مادەی 140 جێبەجێ نەکراوە قۆناغی ئاساییکردنەوە جێبەجێ نەکراوە گۆڕانەوەی قەزاوناحیەکانی کاتی خۆی لە دوای ساڵی 1968ەوە جێبەجێ نەکراوە ئاساییکردنەوەی نەگەڕاوەتەوە سەر جێگاکانی خۆیان ئەمانە بۆ خۆی بەڕاستی مەسەلەیەکی ئێجگار گرنگن بەنسبەت ئێمەوە بەنسبەت ناسنامی ئەم ناوچانەوە ئێمە لەم ڕوانگانەوە سەیریەکەین بۆیە بە گومانەوە هەمیشە لێ ئەڕوانین و دەبێ گومانیشمان هەبێت نابێت بە سادەی لەو پرۆسانە ئەو پرۆسانەی کە لە عێراقەوە ئەنجام بدێت نابێت بە سادەیی و بە ساویلکانە لێ بڕوانین دەبێ هەمیشە بە گومان و لێبڕین بۆی باشتر خۆمان ئامادەکەین باشتر وریابین باشتر بەرخورد لەگەڵ بابەتەکەیا بکەین بۆی تووشی زەرەر نەبین یان لایانی بە کەمترین زەرەر ئەگەر دژی خواستی ئەمەش و بە کەمترین زەرەری دەرچین جا بۆیە من مەترسیەکانم ئەلەم ڕوانگەوەیە لە ڕوانگەی چونکە ئەو داتانی کە لای ئێمە هەیە داتایەکە هەمیشە جێ هەڵوێستەیە کاک هاوڕێ ئەم نەسەقەی ئەم پرۆسەی کە ئێستا لە پرۆسەی تعریب لەم ناوچانەکە هەیە و ئەم پرۆسەی وەچەخستنەوەی عەرەب لەم ناوچانە کە بە ئەندازێکی ئەجگار زیادی کردووە تاکو ساڵی 2032 عەرەب بێتێتەوەی یەکەم بە پێی ئەو داتانی کە لای من هەیە کاک هاوڕێ ئەمانە بۆ خۆی مەترسی وڵای خۆ کاعلی ئەمە ئەگەر واقعی بین ینی ئەگەر واقعی بین ئەمە لە ڕووی ینی
زیادبوونی دانیشتوان ینی هەموو نەتەوەکە حەقی خۆیانە بەس کورد تاوانی خۆیەتی کەواکە خێزانێکی کورد ینی ناهێڵە لە مناڵێک یا دوان زیاتر بێ وایە نە ئەمە هۆشیاری ینی ڕاستە گەر تاشی کورد تا ڕادێگەڵێ هۆشیاریم بەرزە بۆیە لە ڕووی ئابووری و من دەرەقەت بێم لە ڕووی پەروەردەکردنی مناڵەکەەوە دەرەقەت بێم بەڵام تۆ شەڕێکی نەتەوەیت هەیە شەڕێکی جوگرافیت هەیە ینی تۆ تا هەمیشە زوڵمت لێکراوە لەو ناوچانە باشە و کاتە ینی ئەمە خۆ تاوانی کەس نییە تاوانی کورد خۆیەتی وایە بدڕێ بەدڵنیایەوە ئاخر من بەستەکەم چی بکەین من بەگومانەوە کاماون بەدەگەڵ ئەویانە بووی پرۆسەکە ئەنجام دێت ئێمە هەتا دەسەڵاتدار بووین و هەتا مەجال هەبوو دەرفەتی ئەوە هەبوو 140 جێبەجێ کرێن نەکرا ئێستا بە هەلومەرجەکە بەگشتی لە بەرژەوەندی دەسەڵاتدارانی عێراقا لە دەسەڵاتدارانی تەوەکانی کێیە لە عێراقا بۆیە ئێمە بەگومان و لێ ئەڕوانین کە کاوڕێ ئێمە 140 ئەگە جێبەجێ کرایە من ئەم گومانم لا نەبوو ئەم گومانم لا دروست نابوو بە هەمیشە لە ڕۆ مرۆیەکەیەوە لە ڕووی پەرەپێدانی مرۆیە سەیری پرۆستەکەمە کرد بەڵام لەگەڵەوە من ئەم لایەنەشم هەر بەرچاو گوتووە بەڵام لایەنە مەترسیەکەشی و گومانەکەی و ئەوەی کە ئاڵێم شەیتان یەکبوون و شەیتان فی تەفاسیل ئەوەی کە شەیتان لەو دەکارەکە لەو ڕوانگەیشەوە لێ مەترسیمان هەیە چونکە بەڕاستی خۆتە زانیت ئەم داتانی کە دەرئەچێت جەکەی دەرەکەوێتە ئەبێتە دیفاکتۆ کاکە هاوڕێە ئەبێتە دیفاکتۆ بە دڵنیایی و دیفاکتۆی و کاری لەسەرەکرێ و ئیتە تەواو لەوە بڕیارە کاریشی لەسەرەکرێت و خۆتە زانی ئەم وڵاتە وڵاتی دیفاکتۆیە چێ دەسەڵاتدار بوو چێ بەهێز بوو دیفاکتۆکەی ئەوە ئەیخوات مامەڵە لەگەڵ ئەو دیفاکتۆیا کرێت بۆیە من لەو هینەوەیە ئەگەر بەهاتایە و بڵێ خواستەکانی ئێمە کە لە دەستورە هەبوو ئەو خواستان ئێمە وەکو پێشمادە دەستورەکان جێبەجێکرایە من هیچی گرفتیەکەم نەبوو ئەسڵ لەگەڵ ئەوەیە بووین کە بە هەموو دەسەڵات جارێک پرۆسەی سەرژمێری لە عێراق ئەنجام دێ بۆ ئەوەی بتوانین باشتر ئەم وڵاتە باشتر پێشکەوێ سکتەرەکانی باشتر پێشکە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی عێراق بوو بۆی باشتر گەشە بکات و وڵات بەرەو بە ئاخارێکی باشتر بڕات باشە پرۆسەکە ینی کاتێکە بە کۆتا دێت ینی دەوترێت لە ماوەی 48 ساعتە ینی ئەنجامە سەرەتایەکانی ڕائەگەیەنرێت لەم 48 ساعتەیە کورد و بە تایبەتی لێپرسراوانی هەرێمی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێمی کوردستان چۆن ئەتوانن چاودێر بن بەسەر پرۆسەکەەوە کە ینی ئەم شەک و گومانانی کە جەنابەت ئاماژەی پێدەی ینی نێتە دی یاخود بڕەوێنرێتەوە یاخود ئەگەر هەر هەوڵێکی لەو جۆرە هەبێت بەری پێبژیرێت چی بکرێ بۆەوە باشەکە عالی بەڵێ من باسم کرد لە پێ سەرەتایە کاکاوڕێ لە سەرەتایە گرنگە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتیان وەکو هەر ینی دەسەڵاتیکەی کوردی بێت خۆی چاودێر بە ڕقیبێ بەسەر ئەو داتا سێرڤەری کە لە بەغای هەیەت ینی بۆی ئێمە بزانین ئەو داتانەکە داخلەکە هیلمان ناکەن فێڵمان لێ ناکەن لە داتاکانە چونکە مەترسیە خۆ دەزانی سێرڤەر و داتای سێرڤەر زۆر ئاسانە بۆ تەزویرکردنی شت بۆ دەسویرکردنی ینی حەقایق هەیە کاکاوڕێ دەبێت گرنگە ینی میکانیزمێکی بەهێزە بێ ئەو میکانیزمە کورد خۆی چاودێر بێت تەنها کورد چاوەڕێی وەرگرتی داتا نەکات نەتیجەکانی بەنیە لە دوورۆسی نەکە داتای بنێ دەبێت خۆی بەشێکی کارای پرسەکە بێت لە چاودێریکردنی و لە بەدیاری ئەو سێرڤەرەوە بێ بۆ ئەوەی بەشدار بێت لەناو سێرڤەرەکە حزوری هەبێت بۆی بزانێ ئەو داتایی کە هەیە داتای حەقیقین ینی دەستکاری نەکراون ئەمانە مەسەلەی هێزگار گرنگە کاکە گرنگە دەبێت خۆی کورد بەشداری کات ئەوە گرنگە لەمە نابێت ئەمە گرنگ دەبێت کورد ئاگاداری ئەمە بێت و دوای ئەوەش هەر پرۆسەیەشی ئەلکترۆنی هەر پرۆسەیەشی ئەلکترۆنی مەترسی زیاترە لەوەی بۆ تەداخولکردن و دەستکاریکردن و یاریکردن بە ئەنجامەکانی بە حەقەت گریمان ئەگەر کورد ئەگەر ئەنجامەکەی بەدڵ نەبوو ئەتوانێت پرۆسی سەرژمێری لە ناوچەکانی کەرکووک و کێشە لەسەر ینی بوەستێنێت تا ئەو کاتێگاتە ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا کە عالی نازانم ئەوەی هێشتا دیار نییە کاکاوڕێ بەڕاستی نازانین ئاکامەکەی چۆن دەکەوێتەوە نەتایجەکان و داتاکان چۆن دەکەێتەوە خۆ دەزانی پرۆسەی ئەلانکردنی داتاکانی ناوچەی 140 بە پێ ئەو اتفاقی کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق کردوێتی ئەو لە ضمنی ئەو خاڵایە کە دەبێت تەقاتوع کرێت
تقاطع كريت يعني دبي كل تقاطع كش حضوري هبيت لتقاطع كحضوري تواوي هبيت ويبزان شلون تقاطع كريت بس شوازي تقاطع كريت وكو خنوي كباسم كل خنوي بنجحوت شو خنوي بو كل بس بكام خنوي بنجحوت تقاطع يكن مثلا ما قرنجا اما ما وتوا لما جي مترسيه براسي جي قمانا من هتاكو ضليانه بملوي كبوي كمن باسم كل بوشي ويبيت اقر بوشي وازي كمن بوبي كالزي كمن باسم كل بوشي ويبيت من قمان منابي دوكاتا لواني ترى ديك كوتوي ئەنجامەکانی ئەو داتانە تا ڕادێک دەتوانین بڵێن لە بلوانی لە بەرژەوەندیمان بێت بەڵام نابێت خۆش خەیاڵ بین نابێت بە سادەی بتێی بڕوانین دەبێت هەمیشە بە گومان و لێ بڕوانین هەتاکو ئەو میکانیزمە دەستەبەر ئەەکەین بۆ ئەوەی بە چاودێریشی حەقیقی یان بەشدارێکەریشی کارا و حەقیقی یان شەریکی ئەو داتا سەرڤەرە بین بۆی بزانین ئەو داتا سەرڤەرە چۆنە و تەقاطعەکەش چۆن ئەنجامەدرێت بە چ شێوازێک ئەنجامەدرێت دەبێت بە دیارەوە بین و بە ئاگاشمان لێ بێت بۆ ئەوەی کەس نەتوانێت لە ڕێگای داتا سەرڤەرەکەەوە فێڵمان لێ بکرێت چونکە بەڕاستی دەبێت بە گومان و لە ئەمە مەوزوعانە بڕوانین شتێکی کە هەیە کاکە یعنی بەدەل لەوانی کە باسمان کرد لە بەدەل ئەو خاڵە ینی خاڵی گەشتبینی خاڵی گەشی ئەم پرۆسەش ینی بەڕاستی نابێت بە فرامۆشکێت و دەبێت باس کرێت ینی خاڵی یەکەم خاڵی گەشی ئەم پرۆسەی ئێمە گەڕانەوەی ئەمە خەڵکەیە کە بەپێی ئەو پلانانی کە کارمان لەسەری کردبوو خەڵکیشی زۆر گەڕاوەتەوە کە بەڕاستی جێگەی سوپاس و دەستخۆشیە وەڵام من جوستم ئەوە بڵێم ینی کاعلی تا ڕادەیەک ینی ئەو دیمەنانەی کە بینیمان ئەمە جێگەی دڵخۆشیەوە جێگەی ئەوەیە کە کوردەوە تا پەرۆشە بۆ پاراستنی خاک و نەتەوەکەی لە دەرەوە یاریێمی کوردستان و ئەمە وای کرد بەڕاستی ترسێکیشی خستە دڵی هەندێک لە هەنەوە خەری و پرۆسەکە لە کەرکووک و ئەو ناوچانە ڕابگرن بە حەقەت یانی وەکو خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی بەڵێ بە دڵیاییەوە من جاوە خاڵە گەشتەکە و خاڵی جابێکەیە ئەمە خاڵێکی گرنگ بوو لەم کاتەیە کە ئەو خەڵکە بە تایبەتی و خەڵکانی خۆمان کە گەڕانەوە شارەکە ینی وەک کەرنەڤاڵ وەک جەژین لێ هاتووە خاڵێکی کەش بەڕاستی گرنگ بوو بوونی پارێزگار پارێزگاریی کول لە شارەکەیە ئەگەر بەهاتایە و لەم هەلومەرجەی ئێستایە ئێمە پارێزگار کورد نەبوایە هەڵبەتە ئەم هاتنەوەی خەڵک بەم شێوەزە و ئەنجامدانی تیمەکانی تیمە فەنیەکان تیمە هونەریەکانی بژمێرەکانی سەرژمێری بەم شێوە کە پێشمەگە ئاسانە کاریان کردووە تەجاوزی هەموو ئەو ئاستەنگانیان کرد کە بۆ ئانویش لە بەردەویان دروستی کردووە بە هاوکاری پشتیوانی پارێزگار ناتوانرا بەم شێوازی کە ئێستا ئەنجام دراوە کە ئێمە لێ ڕازین إلى حد ما لە ئەنجام لە ڕووی فەنیەوە لە ئەنجامدانی پرۆسەکە لە ڕووی فەنیەوە ئێمە نەمانتوانی بەڕاستی بەم شێوەی کە هەیە بەڕاستی بوونی جەنابی کاگڕێبوار وەکو کاگڕێبوار تاوەکو جەنابی پارێزگار زۆر گرنگ بوو بە تایبەتی خۆ دەزانی پارێزگار سەرۆکی لژنەی باڵای سەرژمێریە لە پارێزگای کەرکووکە یانی من خاڵیش کرد بۆ باسەکەمان لە چوارچێوەی ئەو ئەستەنگانی دروستیان کرد بە تایبەتی بەتاخەو لە ئەوە بەشێکی ئەو داواکانە پەیوەندی بە وەفدەکەی حکوومەتی یاریێمی کوردستان بۆ هاتنە بۆ ئێمە باش نەبوو لەو کاتێک کاوانیان کردبوو بەڵام دوو دیوە بدیویشی ایجابی بوو دوویشی سلبی بوو داوایان کردبوو کە چاودێر دروست کرد بۆ ئەنجامدانی لە ڕووی فەنیەوە ئەنجامدانی پرۆسەکە لەم ناوچانە ئەوە بوو لە چەند ڕۆژێ پێش ئێستاە بە تایبەتی لە 2 ڕۆژ پێش یانی لە 18 مانگا لە دارەی ئێحسای ئێرە لە مدیری ئێحسای ئێرە زیاتر لە 2000 عەرەب 3000 عەرەب 4000 عەرەب ناوخۆیان تۆمار کردبوو کە ئەمانە هەم بنە چاودێر لەم ناوچانە بەڕاستی لە پێکاتی عەرەبی بوون بەڕاستی ئێمە کە کاگڕێبوارمان ئاگادارکردەوە کاگڕێبوار بە ئاگاتەوە و یانی ئاگادارکرایەوە لەوەی کە ئەمە نابێ بەڕاستی چۆنە بێت لە پێکاتەیەک ئەم چاودێرە دروست کرد هەرسا ئەو نسبەی 2000 کرد بە 600 کەس لە 600 کەش 200 کورد 200 عەرەب 200 تورکمانی دانا بەپێی ناوچەکانی خۆشیان دابەش هاوسەنگی پەرست بەپێی ناوچەکانی خۆشی دابەشی کە چونکە دەسەڵاتی ئەوەشی هەبوو کە خۆی دەسەڵاتی مطلقی هەیە لەسەر مەسەلەی پرۆسەکە بەپێ و دەسەڵاتێکە هەبوو دابەشی کرد بە هەر کەسە بەپێی ناوچەکانی خۆی دابەشانی کرد لەبەرەوە ئەمەش بۆ خۆی خاڵێکی گرنگی ئیجابی بوو و هەر ئەمەش وای لێ کرد ئەم حاڵتا ئیجابی کە جەنابی پارێزگارە ئەو کەش و هەوای ئیجابی کە دروست کرد ئەمەش وای لێ کرد لانی سیاسی عەرەبی لە بەتایبەتی تەحالفی عەرەبی و جەبەری تورکمانی دوو بەیاننامەیان دەرکردژی ئەوەی کە لە ئەم پرۆسی کە بەڕێوە چێ لە شارەکەیە و کە گوایە ئەمە کورد هاتووە بەشێوە لە شێوازەکان ئەمە بۆ دیسان گۆڕانی دیموگرافی شارەکەیە فلەبەرەوە ئەمانە خاڵی ئیجابی بوون خاڵی گەشی پرۆسەکە بوون
ڕاگەیاندەکانمان خاڵی گەشتی ڕاگەیاندەکانمان بە وریاییەوە بە جوانی مامەڵ لەگەڵ پرسەکەیان کرد هاتەوەی ئەو خەڵکانەمان بەڕاستی جێ ئەوەیە دەستی هەمویان ماچکەین کە ئەمانە گەڕاونەوە زێدی خۆیان لە زێدی خۆیان و هەستیان بۆ مەسوێتە گەورە کردبوو کە ئەمە مەسلەیەکی حیاتیە بنسبەت کوردە و لە ناوچانە ئەمانە هەمووی خاڵی گەشتی جوان بوون لە پرۆسەکەیە و ئەم خاڵە گەشە تاکو ئێستا بەردەوامە تاکو ئەم لەحزەی کە من تۆ قساکەین بەردەوامە ئینشەڵڵا هەر بەردەوامی شەبێت و بەردەوامی ئەو خەڵکانی خۆمان لەم بەو هەلومەرجانی کە دێتە پێشەوە حزوری بەردەوامیان هەبێت. بەڵێ برای بەڕێزمان کاک عەلی محەممەد ئەمین لێپرساوی سەنتەری هەڵبژاردنیەشێتی لە کەرکووکە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەم ماندوومان کردی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرایەوە ساغ و تەندروست باش من خواتان لەگەڵ.